سڵاوتان لێبێ وتەبێژی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕایگەیاندنەوەی یەکێتی و گۆڕان لەسەری هاوڕابوون لە کۆبوونەوەکەی دەباشانی نێوان جەلال تاڵەبانی و نەوشیرۆان مستەفادا ڕێکەوتن نامە نەبوو. دەژڵێت پرۆژەی دەستور لە پەرلەمان هەموار دەکرێتەوە لە دەرەوەش سازانی لەسەر دەکرێت. لە چاوپێکەوتنێکیدا کە ئەمڕۆ ڕۆژنامەی هاوڵاتی بڵاوی کردوتەوە ئازاد جوندیانی دەڵێت ئەوەی لە دەباشان ئەنجام درا ڕێکەوتن نەبوو بەڵکو بەلاگێک بوو کە لە کۆتایی کۆبوونەوەکەی نێوان تاڵەبانی و نەوشیرۆان مستەفادا ئامادەکرا بوو. دەژڵێت نزیکبوونەوەیان لەگەڵ بزوتنەوەی گۆڕاندا بۆ ئەوە نەبووە کە وەکو کارتێکی فشار بۆ سەر پارتی دیموکراتی کوردستان بەکاری بهێنن. وێڕای دامپێدانانی حکوومەت بە ڕەوایی داواکاری خۆپیشاندەران و داوای لێبوردنی لە بەکارهێنانی هێز و توندوتیژی خۆپیشاندان و ناڕەزایەکانی تورکیا پێی نایە ڕۆژی شەشەمەوە ئەمڕۆ سەدان خۆپیشاندەر لە شەقامەکانی ئێزمیر و ئەستانبوڵ بڵاو بوونەوە و دروشمی ناڕەزاییان دش بە حکوومەتی ئەردۆغان بەرز کردەوە. بەرەبەیانی ئەمڕۆ شێزەکانی پۆلیس بۆمبی فرمێسک ڕێژ و ئاویان بۆ بڵاوپێکردنی سەدان خۆپیشاندەر لە شارەکانی ئەستانبوڵ و ئەنقەرە بەکارهێنا کە بەنیاز بوون بەرەو نووسنگەکانی ڕەجەب تەیب ئەردۆغان لە هەردوو شارەکە بکشن. بەڕێوەبەرەتی ئاسایش لە کەرکووک ڕایگەیاند پرۆژەی هەڵکەندنی خەندەقی ئەمنی چواردەوری شارەکە بەهۆی تیپی 12 سوپای عێراقەوە بۆ ماوەی 4 ڕۆژ ڕاگیرە. ئاشکراشی کرد کە لە دوای دانوستاندنیان لەگەڵ سوپاس هەر لە نوێ کارکردن لە پرۆژەکەدا دەست پێ دەکرێتەوە. لە لێدوانێکیدا بۆ ماڵپەڕی مەدا پرێس هەڵۆنەجات بەڕێوەبەری یاسایشی کەرکووک ئاماژەی بۆ کرد کە ئیدارەی پارێزگاکە ڕێگە بە هیچ هێزێک لە دەرەوەی کەرکووک نادا دەستۆر بداتە کاروباری ناوخۆی شارەکە و دۆخی یاسایش تێیدا تێک بدا. وتیژی سوپای عێراق بە هانای ئەوەی هیچ بڕیارێکیان لەبارەی پرۆژەکەەوە بەدەست نەگەیشتووە پرۆژەکەیان بۆ ماوەی 4 ڕۆژ ڕاگرت. باڵۆزخانەی ئەمریکا لە بەغدا ئەو هەواڵەی ڕەت کردەوە کە گوایە جێگری سەرۆکی ئەمریکا داوای دابەشکردنی عێراقی کردبێت. تاکیدیشی کردەوە جۆ بایدن هانی هەریەک لە بەرزانی و مالیکی و نوجەیفی داوە پێکەوە کار بکەن. لە لێدوانێکیدا بۆ سۆمەرەنویس فرانک فینڤەرد وتەبێژی باڵۆزخانەکە ڕایگەیان ئەو هەواڵانەی کە کۆتایی هەفتەی ڕابردوو لەلایەن ژمارەیەک میدیاوە بڵاو بوویەوە کە گوایە جۆ بایدن جێگری سەرۆکی ئەمریکا بە پێویستی زانی و عێراق بۆ 3 هەرێم دابەش بکرێت تا لە قەیرانەکانی ڕزگاری بێت دوورن لە ڕاستیەوە کورتەیەک لە هەواڵەکان پێشکەش کرا شاد و ئاسوودە بن.